ئەو پرۆژانێکەوە ئەنجام دەدرێت بەڕاستی لە بۆ بە گەورە ڕاگرتون و بە زیندوو ڕاگررتنی ئەو فەرمانەخواییە کە باڵاپۆشیە هەم جێگای دەستخۆشیە و جێگای تەقدیرە لە ناو کۆمەڵگادا و بەڕاستی پێویستە کچانی بەڕێز و خۆشەویست ئەوانەیەکەوە بڕیاری باڵاپۆشیاندایە ئەو پرۆژانە کە تاجی زێڕینە بچن لەو ڕۆژەدا یعنی وەکو دەڵێ خاڵێکی وەرسەرخان لە تەمەنی خۆیاندا تۆمارکەن ئەو تاجی زێڕینە بخەنە سەرسەری خۆیان و لێوە پێگەی خۆیان و ڕۆڵی خۆیان و دەوری خۆیان لاپەڕەیەکی نوێی لە ژیانی خۆیان تۆمار بکەن لەوێەوە دەست پێ بکەن بەو شتێکەوە قەنەعەتیان پێیە و باوەڕیان پێیە و ئەمری خوایە فەرمانی خوایە لە چەندەها ئاەت لە چەندەها فەرموودا باس کراوە کەواتە پێویست دەکات بەڕاستی کچانی بەڕێز و خۆشەویست خۆیان ئامادە بکەن دایکان و باوکان پشتگیریان بکەن ئامۆژگاریان بکەن و ئەوانیش بڕیار بدەن لە کاتێکی دیاریکراودا لەو پرۆژانە بەشداری بکەن و جارێکی تر بوونی خۆیان ڕابگەین و بەردەوام بن لەسەر.